جوتیارێکی کوردی گوندی تۆبزاوایە لە باشووری کەرکووک نزیکەی 100 دۆنم زەوی لەلایەن سوپای عێراقەوە داگیر کراوە وەک خۆی دەڵێ زەویەکە تاپۆی ڕەشی هەیە و سوپای عێراق ماوەی چەند ڕۆژێکە بۆ فراوانکردنی فەرماندەی ئۆپراسیۆنەکان ئەو زەویانەی داگیر کردووە. دوێنە چوونە لای قایل ئەمەلیات خۆمان چوونە ژوورە چوونە بەردەم گروڤەکەیشی موازینەدا پێمان نێژ بچوونە ژوورەوە گەڕاینەوەی شەو بێنەوە شەوەشتەوە دەرتیکرد مانێ دەرتیکرد نێژ بستە ژوورەوە ئەو ڕۆژە بە تەزیل عقارەز عینە چوین تەزیل عقابودی ئاگامان لە هیچ شتێک نیە ئێمە ئەم تاپۆشە بەناو باوکمەوەیە بەناو باومەوەی 89 دوێنمە 90 دوێنمە تقریبا ئیستا ئەو 90 دوێنمە 30 دوێنم ڕۆیشتووە بە سێ مەرحەلە دەدوێنم ڕۆیشت ئیستەوەی مایە تقریب 6 دوێنمە ئەو 6 دوێنمەش ئەویان بدەن دەم ئەسکەرەکەەوە یەکجاری ساڵ بین هیچمان نمێنە. هەردش بەو هەنگاوی سوپای عێراق جوتیارانی کورد و چالاکوانان گرت بوونەوە و داوا دەکەن دەستێوەردان لە چارەسەرکردنی گرفتی ئەو زەویانە و ڕاگررتنی سوپای عێراق لە داگیرکردنی زەویەکانی تۆبزاوا بکرێت. ئێمە جوتیاران و ڕۆشنبیرانی کەرکووک لێرە گرت بووینەتەوە بۆ دەربڕینی ناڕەزایەتی بەرامبەر ئەو جۆرە کردەوانەی سوپاکەمان کە ئەرچی ئەوان نییە بۆیە داواتان لێ دەکەین ئەم جارە بە دەنگەوە وەرن و ئەو فراوانکردنی سەربازگەیە ڕابگرن. دڵنیابن ئێمە بەردەوام دەبین لە دەربڕینی ناڕەزایەتی لە چوارچێوەی دستور و یاسا. هەر ڕووداوێکی نەخوازرا و خوا نەخواستە ڕوو بدات بەڕێستان لە هەر سێ سەرۆکایەتەکەی عێراقی فیدرال لی بەرپرسن چونکەمانەوەی ئەم کێشانە و چارەسەر نەکردنیان بە پێی دستور و یاسا دەبێتە هۆی تێکدانی پێکەوە ژیانی ئاشتیانە و برایەتی لە کەرکووک. گرفتی زەویە کشتتوکاڵەکانی گوندی تۆبزاوە کە زەوی کورد و تورکمانە بە چارەسەر نەکراوی ماوەتەوە و فەرماندەی ئۆپراسیۆنەکانی کەرکووک بێ گوێدانە بڕیارەکانی نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق و لیژنەی باڵای مادەی 140 لە داگیرکردنی زەویە کشتتوکاڵەکان بەردەوامە. چیانووری کەناڵی پەیام گوندی تۆبزاوە باشووری کەرکووک.